ئەمڕۆ بۆ سێم جار بە هاوکاری خێرخوازان توانیمان بڕێکی تر لە نەوت بۆ نەوتسبی بە ماڵان دابین بکەین. سپاس بۆخوای گەورە ئەمە ئەگەر ئەمڕۆ تەواوی بکەین زیاتر لە 300 ماڵ نەوتسبی بەرکەوتووە. ئەمە جێگای دەستخۆشیە، لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ خێرخوازانی ئازیز هەیە، خوای گەورە خێریان بنووسێ. ئێمەش بووینە دافعی ئەوەی کە بتوانین هەڵبستین بە دابەشکردنی ئەم نەوتە. پەیامێکمان بۆ خێرخوازان هەیە، تاوەکو خێرخوازان هاوکاریمان بکەن، ئێمە لە خزمەتی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت دەبین بۆی بتوانین لەم سەرمایزستانەدا ماڵەکانیان گەرم بکەینەوە. ئەو شوێنانێکەوە زیانیان بەرکەوتووە یان ئەو گەڕەکانێکەوە هەژار نشینن، ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر ئەم گەڕەکانە کردووە بۆی بتوانین خەڵکێکی مستحق و فەقیر و هەژار نەوتی بەربکەوێتن. من لێرەشەوە پەیامێک بۆ تێکڕای موسڵمانان دەنێرم کە خوای گەورە ئەگەر لێمان قبول بکاتن بەڵێن بە خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت دەدەم. لەمە دووە لە موچەکەی خۆم بۆ هەموو مانجێک 110 تا 115 موچەکەم تەرخان دەکەم بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت، بۆی خوای گەورە لێمان قبول بکاتن و بتوانین لەگەڵ ئەو هاوکاریە کە هەژاران چاوەڕێنە ئێمە هاوکاریان بکەین، خەڵکێکی دەورەمەد و خوا پێدا و لەگەر ئەم پارێ لەگەر ئەم مەبلەغە پارەی ئینشاءڵڵا ئێمە دەیکەینە هاوکاری هەموو مانجێک بەسەر خەڵکی هەژار دابەشی دەکەین. زیاتر لە 450 جەلیکان دابەشمان کردووە، دەکات نزیکەی زیاتر لە 30 بەرمیل نەوتمان دابەش کردووە. چۆ کردوتمانە جەلیکان، هەر ماڵی 2 جەلیکان هیوا هەیە مستحقترە 3 جەلیکانمان پێداوە. سپاس بۆ خوای گەورە تاکو ئێستا توانیمانە زیاتر لە 300 ماڵ بۆ سەرمایزستانە ماڵەکانیان گەرم بکەینەوە و بتوانین خێرێک یان هاوکاریەک بۆ ماڵە فەقیر و هەژارانە بگەێنین.